سڵاوی پەروەردە و زانست من لە باخچەی مارگرێتم فێر بوونوە چاوەڕێتم ئەدەب زانست و هونەر هەمووی وەک نرخی گەوهەر تروسکە هادی بەڕێوەبەری باخچەی منداڵانی مازگرێ دەکەین بفەرمێ بۆ سەر ستەیج بۆ پێشکەشکردنی وتارەکەی فەرموو. بەیانیتان باش میوانانی عزیز ئامادە بۆوانی خۆشەویست بەناوی کێشەی کارگەڕی کۆمەڵگەی پەروەردەیی مازگرێت و سەرجان مامۆستایان و کارمەندانەوە بەخێراتتان دەکەین. دکتۆر شەماڵ لەتیف سەرپەرشتایی پەروەردەی کۆمەڵگەی پەروەردەی مازگرێت دەکەین بفەرمێ بۆ سەر ستەیج بۆ پێشکەشکردنی وتارەکەی. لە ڕاستیە ئێمە دەستمانەوەتە کارێکی زۆر قورس. من هەمیشە ئەو قسەیەکەم کە پێمان وایە ئیشی ئەمە لە ئیشی ئەندازیارێک زۆر گەورەترە، لە ئیشی مامۆستایەکی ئاینی گەورەترە، و لە ئیشی تەبیبێک زۆر گەورەترە، و لە ئیشی ئەو کەسانە گەورەترە کە پێمان وایە وڵات بەڕێوە ئەبەن یاخود سیستمێک دانێن بۆ بەڕێوەبردننی وڵات.